بەڕێزان بەردەوامی گفتوگۆ دەکەین لەبارەی دەستگیرکردنی حەجاج یاخود عەجاز جەلادەکەی نورە سەلمان، گرنگی دەستگیرکردنی ئەو کەسانەی کە دەستیان هەیە لە ئازاردان و لە با بڵێن تاوانەکانی دژ بە کۆر. چەندە گرنگە ئێمەش وەکو نەتەوە بەجیان بڵین خۆش نابین لەو کەسانەی کە ڕۆژێ لە ڕۆژان ئازاریان داوین، ڕۆژێ لە ڕۆژان خراپبوون بەرامبەرمان، ئەگەرچی ساڵانێکی زۆریشی بەسەردا بچێت. گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا محەممەد حەمەد ساڵح تۆفیق، نووسەر و توێژەر لە بواری جینۆساید. مامۆستا سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر بەخێر بێت. مامۆستا ساڵانێکار من لەگەڵ بەڕێزدا چەندین بەرنامەمان کردووە لەسەر گرنگی دادگاییکردن و دەستگیرکردنی ئەوانەی کە ڕۆڵیان هەبووە لە ئەنفال بە تایبەت. ئەوە خۆشببختانەیە سەیەکێک لە جەلادە زۆر دیارەکان کە حەجاجە دەستگیر کراوە. حەزەکەم ڕای بەڕێزت بزانم سەرەتا لەسەر دەستگیرکردنی حەجاج. ئەلبەت کاکەڕانکۆ ئەم مەسلەیە دڵخۆشکەرە. تۆ کەسێکی تاوانباری وە نەک تۆمەتبار تاوانبارە بە هەموو قیاسێک، ئەو هەموو جەزرەبەیەی پیر و پەککەوتە و ژن و مناڵی گەنج و پیریشی داوە. ئەلبەت لە پرۆسەی ئەنفالە یا لە ئۆپەراسیۆنی ئەنفالە ئەم شوێنە ئەم نوگرە سەلمانە کە خۆی پێشتر قەڵای سەلمان نوگرە سەلمان خۆی پێشتر لە تاریخی عێراقا ناوێکی زۆر خراپی هەیە پێشتر بۆ نیشتمان پەروەرەکانی عێراق لە ساڵانی چلەکان و پەنجاکانە خەڵکێکی زۆر لەوێ بند کراوە، بە تایبەتی خەڵکی نیشتمان پەروەری عێراق، خەڵکی چەپ و کۆمونیستەکانی عێراق، خەڵکێکی زۆر یعنی خەڵکێک لەو نەوەیە تەجروبەیەکی سەختی هەیە. ئەم قڵایە لە عملیاتی ئەنفالی ساڵی 1970 تەرخان کرابوو بۆ ئەو خەڵکەی کە پیرن، بۆ ئەو خەڵکی کە پیرن، هەرچەندە لە تۆبزاوە و لە شوێنەکانی تری جیاکردنەوە و پرۆسێسەکردن کە خەڵکیان ڕاپێچ کرد. ئەم مەسلەیە هەندێک جار گۆترەکاری تێکەوتەوە نییە بە بەڕێکۆپێکی، چونکە مەسلەی ئەنفال و ئەو نیازەی کە هەیان بوو جێبەجێشیان کرد، کوشتن و لە کۆڵکردنەوەی خەڵکەکە هەر لەوێ لە تۆبزاوە بە تایبەتی لە شوێنەکانی تریش بڵێن لە نەزارکێ و لە سەلامیە و دواتر لە دووز و دواتر لە دۆست خورمات و لە تکریت، ئەمانە خەڵکەکە لە کەمپی ڕاگوزەرەوە لە سنتەرەکانی ڕاگوزەرەوە بڵێن لە قۆرەتووە لە سوورە و لەکوێ لە چەمچەماڵەوە ئەمانە کە ئەبران لەوێ بە پەلەپەل جیایان کردنەوە. ئەوی بەتەمەنە ڕاپێکی ئەم زیندانە بەدناوەیان کرد. ئەڵبەت کە تۆ ئەڵێی بە شێوەیەکی هەڕەمەکی گۆترەکاری کرامە لە تۆبزاوە و لە شوێنانی ترکە چیاکرانەوە، زۆر جار ئەمانە ژن و ژنی گەنج و مناڵیشی تێئەکەوت، مناڵیشە، بەڵام بە زۆری ئەم شوێنە تەرخان کرابوو بۆ خەڵکی پیرژن و پیا، بۆ خەڵکی پیرژن و پیا. لێرە خەڵکەکە کە هاتن طبعا لە مانگی ئەنفال خۆی لە 23 دووە تا عملی عسکەریەکەمە بەسم تا 6 ئەمە لایەنە سەربازیەکەی بوو دەستی پێکەوە. کاتی ئەمانە پرۆسێسەکران زیاتر لە مانگی 4 ئیتر لە مانگی 4ەوە بۆ 5 و 6 و 7 و 8 تا 9 بەعزێکی تا زیاتریشی خایان بەربوون. بەر فترەیەکی زۆر گەرمای سەختی جنوبی عێراق کەوتن، ئەمانە بەشی مەمرە و مەژی نان و ئاویان ئەدانێ. ئەو ماوەیە ئەم خەڵکە پیرە دواتر کاڵێ مناڵیشی تێکەوت و ژنی گەنجیشی تێکەوتوانە تێکەڵە بوو، چکە کارەکە بە هەڕەمەکی کرا. ئەوە نەبوو بە پرۆسێسێکی منەظەم وەکو لە هۆڵۆکۆستا ئەکرا، وەکو لە جینۆسایدی ترە ئەکرا. لێرە خەڵکەکە لە برسە لە معاملەی سەختی ئەم کەسە دڕندەیە، ئەم عەجاجە خۆی عەجاجە و
بەهڵا حەجاجی پێوترێ عەجاج سکارێن فالەکان یانەوانی کە لێم گەڕان هەر بەڵێ خەڵکی کوردی خۆمان هەر حەجا خۆشمانەوە زۆر جار حەجاجی پێڵێن عەجاجە کولتوری عەرەبە کە ناو ئەدرێ بناڵ ناو ئەنێن ناوێکی تۆز و با بڵێ ناوێکی خراپی ئەنێن بۆی لەو کولتورا بۆی بە مناڵی جاران لە کوردواری خۆشمان هەبوو بۆەوەی شەوە دەستی لێنەوە شێنێ بۆەوەی چاوی پیسکاری تێنەکە ئەمە ناو نراوە عەجاج ئەم کەسە ئەگەر تۆ لە ڕووی نەفسیوە دراسە بکەی طبعاً عەجاج ئەحمەد حەردان ئەناسری ناسری یعنی ئەلبوو ناسر کە بنەماڵەکەی یان تیرەکەی دکتاتۆری پێشووی عێراقا ئەمە هەر لە سەرەتایی پێگەیشتنیەوە لە قوتابخانەیەکە پێگەیوە کە ئەمنی تایبەت ئەمنە تایبەتە ڕەگی ئەگەڕێتەوە بۆ جیهازی حەنین کە سەدام حوسێن لە 68 بەدواوە دروستی کرد ئەم جیهازی ئەمنی تایبەتە یان جیهازی حەنین ئەمە ناڵێم ئەمە حەنین نەبووە ئەمە ئەمنی تایبەتە و دواتر ئەمە لە دۆخێکا پێگەیوە خەڵکانی ئەم دۆخە کە پەنایان بۆ بردوون و تربێتیان کردوون هەموو جەلاد و پیاوکوش بوون مەسەڵەن لەوێ شخصی سەدام خۆی خەڵکی ڕاکشانووە و لە ناو تابووتا و پەلی بەستوەتەوە و ڕێک کردوێتی بە 4 پارچەوە بڕیوێتیەوە بە مشار کردوێتێ بە 4 پارچەوە سادون شاکروکی و نازم گزار و ئەنواع شکاڵ ناو هەیە ئەمە سەرەتاکانیان لە قەسری نیهایەوە دەستی پێکرد دواتر لە بەندیخانەی ئەمنی عامەوە بەرحاڵ ئەوە چیرۆکێکی دوور و درێژە حەسەن عەلەوی زۆر بەوردی باسیەکە عێراق دەولەت المنظەمە سڕیە ئەم کەسە پەروەردەی ئەو جیهازی کوشت و بڕا اینجا بێت کە لەوە عەقلێتی شۆڤێنیستی عەرەبیشی تێکەڵ بووە عەقلێتی بەداوەتی تێکەڵ بووە کە تۆ خەڵکێکی بێتە سەڵاتی سڤیلی مەدەنی هاتووەتە بەردەست بە شێوەیە کاری لەگەڵ کردووە هیچ وجدانێکی درڕندەیەک مامەڵی لەگەڵ ئەمانە کردوێن خەڵکی کوشتووە خەڵکی پارچە کردووە نان و ئاوی نەداوە ڕاستە خەڵکی لەبەرخۆری هاوین بەستووەتەوە تعدای لە خەڵک کردووە تعدای لە ژنە گەنجەکان کردووە اینجا گەنجەکانیش لە کولتوری کوردە بە پێچەوانەی ئێزیەکانەوە ئەمە زۆر باس نەکرا بەڵام ئێمە خەڵکمان دوانوە ئەگەر یاری ڕۆڵە کارێکمان پێکراوە ئەمە نەوترا شتی نەوتراو لەوێ کراوە لەلایەن لە کولتوری کوردە یعنی دەستدرێژی کراوە ئەوە کراوە مەسا من ژنێک جارێک پێوتم ڕۆڵە ئەی ژنە گەنجەکەتان پورە فڵان کەسێ ڕۆڵە گەنجمان بۆ بینی ئێمە معنای دەلالەتی خۆی هەیە ئەمە لێرەمە ئەم خەڵکانەی نزیکەی سەر و 6,000 کەس برانە ئەوێ سەر و 2,000 کەس لەوێ مردن لە بێنانی و بێئاوی و معاملەی سەخت و نەخۆشی کە تیانە بڵاو بووە دواتریش مەیتەکانیان بەبێ ڕێوڕەسمی ئیسلامی کە ئێمە میلەتێکی موسڵمانین بڵێن یا کورد میلەتێکی موسڵمانە یان پێچایە گونەیەکەوە یان شتێکەوە هەر بە جلوبەرکەی خۆیەوە دوو گەل خۆڵی سەحرایان بەسەرا ئەکردن و دواتر گەلە سەگێکی چش بە گۆشتی مرۆڤ پیا بوون هەر لەو دەوروبەرە دەریان هێنان ئەیان خوارن یعنی مەبەستم تۆ دەمی هەر کەسێک لەوانەی ڕزگار بووە بکەیتەوە یەک دنیا داخ و دەرد و زووخاوت بۆ ئەگەڕێتەوە ئەمە تا ئێستا کە بەڵام من قسەی ترم هەیە 37 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەمە دڵخۆشکەرەکە ئیسە دڕندەیەکی وە تاوانبارێکی وە بگیرێ و بدرێتە مەحکەمە و مەحکەمەیەکی ڕەوا و عادیلانەی خۆی بکە بابەتی خەڵکانێکی تر ئەگە دەرفەتە بێ من قسە بکەم خەڵکانێکی تری لە هۆڵۆکۆستا لە ئەرمەنا لە چیا چۆن گیران و خەڵکی خۆی بە دوایەوە بوون ئێمە ئەوایە ئەدۆڵف ئەیخمان بۆ نمونونەکەی ئەدۆڵف ئەیخمان نمونونەکەی ڕۆدۆڵفیوس نمونونەکەی خەڵکانی تر کە خاوەن حەقی ئەرمەنەکان بە دوایانەوە بوون لە بڵێن لە دەوڵەتی عوسمانیا چیان کرد و چیان نەکرد مامۆستا ئەتوانی ترێمەش بڵین ئەو تا نمونەیەکمانێمە لە دوای ئەوەندە ساڵ حەجازمان دەستگیر کرد حەجازمان دەستگیر کرد وەکۆڵێ بە پەڕۆیەک لە وەسط دۆخی خۆمان دادڕێن ئێمە ئەگەر خۆمان مقاوەرە نەکەین بە جووەکان بە ڕوان
ئەڵتایەکان بە ئەرمەنەکان بەگەوانەی هەر تاقەمیلەت نین لە دنیای خەڵکی ئەم سەر ئەرزە میلەتانی ئەم سەر ئەرزە جینۆساید کراون و بە پێوە خەڵک لە حەقی خۆی خۆش نەبوو. ئێمە من ئەم قسێکە من و تۆ ئەمڕۆ دانیشتوین و 5/8 2025 یعنی نزیکەی 37 ساڵ تێپەڕیوە بەسەر 1970 بەسەر ئەوانە 22 ساڵیش بەسەر 2030 تێپەڕیوە یعنی گۆڕینی ڕژێم. باشە من ئەڵێم پێشکەوتم ئەمە زۆر دڵخۆشکەرە و سوکناییەک و فەرەحناییەک بۆ دڵی هەموو خەڵکی کوردە بەخشێ بە تایبەتیش بۆ دڵی کە سوکاری غەدر لێکراوی ئەنفال ئەبەخشێ ئەوانەی کە ماون. بەڵام من پرسیارێک لە خۆمانەکەم باشە ئێمە لەم 22 ساڵە لەم 37 ساڵە لەلایەک و لەم 22 ساڵەی دوای 2003 کە ڕژێمی بەعسی گۆڕا ئەی ئێمە لەکوێ بووین؟ من ئەم پرسی لە خەڵک ئێمەمان پرسی خەڵکە دەستگا هەواڵگریەکانی ئێمە لەکوێ بوون بە دیاریکرا دەستگا هەواڵگریەکانی کورد وەکو کورد لەکوێ بوون؟ تۆ پرسیارتە کرد وەڵا ئەم پیاوە وابزانم خەڵکی مووسڵە، وابزانم خەڵکی تکریتە، وابزانم خەڵکی ڕەمادیە، وابزانم خەڵکی بەسڕێ. پێشە لە کتێبەکانیانە دەڵێن لە 2011 مردووە. کاکە زۆریش ئەوەی کاکە ئەمە نەماوە مردووە. جا من ئەی بەستمەوە ئەی ئێمە لەکوێ بووین؟ ئەمە با دەرزیاژن بێ بۆ خەمەکانی ئێمە. دوای 22 ساڵ دڵخۆشکەرە ئەڵێم دڵخۆشکەرە، بەڵام لەم 22 ساڵە کە ڕژێمی عێراق ڕۆیشت و ئێمە گەیشتینە هەموو شوێنێک تا بەسڕێک ڕۆیشتین و تا تکریت و ڕەمادیچ ئەڕۆیشتین. ئێمە بۆ نەمانزانی ئەم کابرایە خەڵکی تکریتە بۆ ئەوترا خەڵکی مووسڵە بۆ ئەوترا خەڵکیێوانە. ئەمە وەکو مەسەلەکەی مولازم محسینی لێ هات. مولازم محسین ئەو کابرا ستەمکارە کە دەیان و ئەکرێ بڵێ سەدان گەنجی سلێمانی یان خۆی بەدەستی خۆی کوشتی یان دای بەگرت و لە دەستگاکانی ئەمنا و یعدام کران. ئەو ستەمە سەختەی کە کردی تا ئێستاشی سەس باسەکرێ. وەڵام مولازم محسین دەرکراوە لە جێش و لە ئەمن ئێستا لە ئەعزەمیە دوکانی دۆندرمەی هەیە. تۆ وەرە ئەی باشە ئەی دەستگا هەواڵگرەکانی کورد دەستگا تایبەتەکانی کورد تۆ لەکوێ بووی بۆ نازانی؟ زەعیم سدیق هەر لە تاریخی ئێمە کە لە سلێمانیە با هەر لە تاریخی ئەم سلێمانیە زەعیم سدیق مستەفا لە ساڵی 63 کۆمەڵکوژەکەی ساڵی 63 ئەوەی حامیە سلێمانی کە ئیسە پارکی ئازادیە کاکە لەوێ سەر و سەد کەس کوژرا بە چواردەوری سلێمانیا سەر و سەوانە ناوی ئێستا 83 کەس هەر لە دیواربەندەکەی پارکی ئازادیایە. باشە ئەزانی ئەم سەدیق مستەفایە دواتر ڕاستە هەوڵێ درا لە سلێمانیا بە کوشتنی دواتر نەکوژرا و زەعیم سدیق دواتر وەکو بەرزەکی بانان دەرباز بوو بە ڕووداوی ئۆتۆمبیل تێچوو تەها چەکەرچی زابتێکی تونڕەوی شۆڤینیستی ئەوانە لە دەربەنی خان لە گەرمیان لە سلێمانی لەکوێ ئەو مەسئولی ئامری فرقە بوو لێوا بووەوە زۆر بە تونڕەوانە زۆر دڕندانە زۆر ئەوە خەڵکی ئەکۆش هەر بۆ نمونە خەڵکی سیارە 18 کەس لە ساڵی 63 ئەم کابرا بەرپرسیەوە بوو. سیارە زانی لەکوێ سیارە لە سەوری دەربەنی بینی چنارە و دەربەنی خانە 18 کەس لە گوندی سیارە هاتنە سەر جادە و مەلاکە قورئانێکی بەرزە هەر هەمووی کوشتن و لەوێ و ئەمانە دواتر تاشەکەرچی هەر من ناڵێ من بانگەشە ناکەم بۆ تۆڵەکردنەوە بەڵام باسی ئەوە ئەەکەم ئەبێ خەڵکی خۆمان دوژمن و ناحەز و دڕندە دوژمنی خۆی بناسی دوژمنت بناسی ئەوەی دوێنێکرا دەرهەقی تۆ ئەمڕۆ لە بیرت نەچێ. ئێمە زۆر جار بۆی لایەندە دووبارە زۆر جار دەرزیاشنی خەمی خۆیان ئەڵێن ئێمە میلەتێکی بیرکۆڵین جاواش ئێوانە ئەوەی 4 ساڵ پێش سەر ڕووداوە ئەم ساڵ بیرمانەچێ ئەوەی دوێنێ ڕووداوە ئەمڕۆ بیرمانەچێتەوە. لەبەر ئەوە مەسەلەی حەجاجیش
واکەوتەوە ئێستا زۆر دڵخۆشکەرە ئەمە دەستخۆشی لە هەموو ئەو کەسانەکەم بێناوهێنان با نەکەوێتەوانە بە کە لە پشت ئەم مەوزوعەوە بن بۆچی من عجاجێک ئەمڕۆ فەزیلە خانمێک و دوو کەسی تر لە کەلارەوە بیان بەن داوا تەزیلکەن و لە ماوەی 48 سەعاتە دەستگای ئەمنی تایبەتی بڵێ ئەوە گرت من ئەی باشە خۆ ئەمە لە دوای محکەمەکەی ئەنفالەوە لە 2006 ئێمە وەکو میوان بەشدار بووین لە چەند ڕۆژێک محکەمە لە دەرگای باڵای تەوانە خۆ ناوی درا ئەمە بگیرێ ئەوایە پرسیار کرای ئەوە ئەمیش دەردی خەڵکانی تر ون بوو ئەڵێن چوو بۆ سووریا ئەڵێن چوو بۆ فلان شوێن ئەڵێن چوو بۆ فیسار شوێن ئەی باشە دەوری تۆ وەکو دەستگای هەواڵگری ئەی کورد باس لە حزب ناکەم باس لە کورد دەکەم وەکو دەستگای هەواڵگری کە ئەچیتە وردەکاری هەموو شتێکی وڵاتی خۆتەوە و کێ چییە و کێ چۆن بیرەکاتەوە و کێ ئەوەیە بچۆرە ئەوانە کاکە دوورنەکانی خۆت چاوێک لە ئەرمەن بکە چاوێک لە هۆڵۆکۆست بکە ئەگەر دەرفەت بێ من با باسێکی ڕۆدۆلفیوست بۆ بکەم دوێنێش لە شوێنێکی تر یعنی ئەم باسەی من و تۆ باسی 2 سەعاتە لێرە بکەین من دنیایەک نمونەم لەلایە کە خەڵک چی کردووە بۆ خۆی خۆت مەچوێنە بە هۆڵۆکۆست و بە ئەرمەن و بە فلان شوێن بڕۆ بۆ ڕواندا بزانە ڕواندا چیان کرد لەمانە ڕواندا ئەو خەڵکانەی کە ئەنجام دەربوون و کە تاوانکار بوون چۆن ئەوە کرا دواتر لەسەر ئەساسی ئەوە مجتەمەعێکی تۆڵستێنیان دروست نەکرد لەسەر ئەساسی ئەوە مجتەمەعێکی لێبوردەیان دروست کرد و ڕواندا بوو بە وڵاتێک کە لاجیئی کورد لە بریتانیا و شوێنانی تۆ وێ کاکە وڵاتێکی گەورەترین ئابووری ئەفریقیای دروست کرد پێی ئەڵێن دووبەی ئەفریقیا پێی ئەڵێن دووبەی ئەفریقیا لەسەر چی لەسەر ئەسا ئیرادەیەک هەبوو خۆ ڕواندا وەکو ئێمە نەوتی بوو نە هیچی بوو ڕواندا بەس بە خێوکردنی ئاژەڵ و زراعەتی بوو تەواو هیچی تر و وڵاتێکە هەروەکو ئێمە بەق ژمارەی خەڵکەکەشی شتێ لە ئێمە زیاترە بە پانتایی ئەرزەکەشی هەر نزیکی لە ئێمە وڵاتێکیشە بە بەحر دەور نەدرا ئاخر ئێمە زۆر داگرەیە کاکە ئێمە بەحرمانیە و خۆیش بە بەحر نیە و ئێستا گەورەترین ئابووری ئەفریقیایە یعنی تۆ ئەم خەمانەی خۆت کە پەڕۆیە لە خۆتدا ئەدڕی ئەم خەمانە خۆت لێک دەرەوە کاکە هیچ نەبێ من ناڵێم وەرە ئیبداعکە و شتێوانە وەرە دەیەکی ڕوانندایەکان بکە وەرە سەدیەکی هۆڵۆکۆست ئەوانەی لە هۆڵۆکۆستدا جوولەکە و غەیری جوولەکە بەسەریان هات وەرە بیستێکی ئەرمەنەکان بکە بۆ ئەمە ببێتە مەسەلەی گرتنی عجاج ئێمە نەگەرم عجاجە دەیان عجاجی ترمان هەیە ئەگەر بڵێم سەدان مبالغە ناکەم هەندێکیان کوردیشن لە مستەشارەکانیشمان بیر نەچێت وەرە کاکە گیان ئەم مەسلەیە لە ئەنفالە کاکە لە ئێمە هەر لەم مێژوە نزیکەمانەوە هەندێک قۆناغ هەیە کە یەکسەر ئێمە ئەڵێن 80 فەیلەکان 83 بەرزانیەکان 88 ئەنفال 2014 ئێزدی 1988 هەڵەبجە باب کاکە گیان غەیری ئەمانە ئیتر هەر هەموو وەکو عەبدوڵڵا پەرچێوەڵێ لە کوێ تۆ تاجەگوڵینەکەدانێ ئێسکوپروسکێکی شەهیدە لەژێر پێی تۆ وەرە بزانە خەتای ناحەزان و دەوروبەری هەرێمی تۆ ناوخۆی تۆ عێراقی ئەمبارەی کە من تۆ پێوە نووساوین چەند خەتای ئەوە ئەی چەندیش خەتای خۆتە خۆ ئەبێتەوە لە خۆشت پرسیتەوە هەر هەموو دوژمن ئەمەی پێ نەکردووی کاکە بەشێکیشی خەتای خۆتە بەشێکیشی تاوانی خۆتە بەشێکیشی کورتبینی خۆتە نەک با نەڵێم تاوان بەشێکی ئەی کورتبینیە و بە جوانی نەپێکانی مەسەلەکانە لەما ئەمانە تۆ ئەگەر لە خۆت پرسی عەجاجی تر زۆرن و بەڵام من هیوادارم بدرێتە دادگایەکی ڕەوا ئەو سزایەتی ڕەنگە من و تۆ بڵێن سە پارچە پارچەیەکەین وەکو ئەو مناڵەی پارچە پارچەی کرد ئەو بەڵام نە با دادگا ئەم حکمانە بدا چونکە کە ئەدۆڵف ئێخمان گیرا ئەو زابتە نازیە لە تەمەنی 56 ساڵ کە گیرا و 15 ساڵ لە ئەرجەنتین خۆی شاردەوە کە دواتر لە 6 هێنایەنەوە بۆ ئیسرائیل و محکەمەیان کرد 2 ساڵ محکەمەیان کرد دواتر محکەمە فەرمانی سزادانی ئەعدامەوەدا و دواتر لاشەکەیان سووتان دواتر
خۆڵەمێشەکەیشیان ڕەوا نەبینی لە خاکی ئەو وڵاتە فڕیاندایە ناو بەحرەوە لە دەرەوەی ئاوی هەرێمی ئەو وڵاتە. ئەی ڕۆدۆڵفیوس 2 ساڵ لە 45 جەنگ تەواو بوو، جەنگی جیهانی دووەم. ڕۆدۆڵفیوس کە ئامیری معسکەری ئاوشویس و 1.5 ملیۆنی تقریبەن تیا کوژرا، ئەگەر بیبینی ئەڵەی زیاتر لە 1 ملیۆنە، چونکە 5 کوورە بەردەوام ئیشی ئەکرد و خەڵکی جوولەکە و غەیرە جوولەکەی ئەسووتان کە وەختێک گرتیان وەکو عەلی حەسەن مەجیدەکەی لای ئێمەی کرد، نە ئەحتیزاری هێنایەوە نە هیچ و وتی دەستم خۆش بێ 1 ملیۆنەکەم پێش خۆم ناردەوە بۆ جانم چی ئەکەن بێکەن. دواتر لە بەردەمی یەکێ لە کوورەکانە کە کوورەی ژمارەیەەکە سێدارەیەکیان دانا، محکەمە کرا لە نۆرنبێرگ، حکمی ئەعدام درا، چەند سەعاتێک هەڵواسرا، دواتریش لە کۆڵ کرایەوە. ئێستا کە تۆ ئەڕۆی بۆ ئاوژویس ئەو سێدارەیە دانرا، ئەمە ڕەمزە. ئاخر ڕەمز لە ژیانی میلەتی جینۆساید زەدا ڕەمز دەوری زۆر گەورەی هەیە. تۆ هەر کەسێ خەڵکی ئەمە چوون، منی چووم، خەڵکیەوە ئەرە ئەمە چییە؟ پێت ئەڵێن ئەمە ئەو سێدارەیە کە ڕۆدۆڵفیوسی پێ هەڵواسرا. ڕۆدۆڵفیوس کێیە؟ ئەمە ئەو کەسەیە کە وای کرد و وای کرد و وای کرد لە کاتێکا جوولەکە و غەیری جوولەکە لە ژناو ئەم کوورە ئەسووتێنران ئەمە چارە نووسی مناڵەکانی ئەوان لەسەرۆ یاری تۆپی پیانە کرد. مامۆستا گیان سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. هەرچەند بە خێرایی بەسەر مۆزوعەکەدا تێپەڕین، بەرنامێکی دیکاکەین بە وردی باز لەسەر وڵا ئەگەر بکرێ بەرنامەیەکی 2 سەعاتی بکات بێگوماندم پێ بە بەڵگە قسەت لە بێگومان پێکەوە لافتەکانی ئایندێ زۆر کە بە تایبەتی یەخەی خۆشمان بگرم پێشەوەی یەخەی لافتەکانی ئایندەدا پێکەوە هەر لەم بەرنمەیە عمر باقی بێ پێکەوە بەرنمەیەکی تێر و تەسەلترەکەی لەسەر مۆزوع. سپاس دەکەم بە خێراتی سەرچاو، زۆر سپاس دەکەم.